قل هذه سبيلي أدعو إلى الله على بصيرة أنا ومن اتبعني وسبحان الله وما أنا من المشركين. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، بابەتی ئەم جارەمان لەژێر ناونیشانی با مەودای نێوانمان بپارێزین. مەودایەک هەیە پێویستە لە نێوانی دوو کەسدا هەمیشە هەبێ. بابەتەکەمان وتارەکەمان بە فەرموودەیەکی زیاڕینی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەست پێ دەکەم کە بەڕای کوڕی عاذب ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێ أمرنا رسول الله صلى الله عليه وسلم ب7. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمانی پێکردین بە 7 شت. ئێمەی مسلمان لەناو خۆماندا پێویستە 7 شت بکەین. بعیادة المریض، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی هەر کاتێک کەسێک لە ئێوە نەخۆشکەوت بڕۆن سەردانی بکەن، عیادەی مەریض سەردانی نەخۆش بەدەمەوە چوونی جێبەجێ بکەن. جا ئەو بەدەمەوە چوونە بەڕێزان تەنها وا تێنەگەین بریتی لێ بێلەوەی کەسێک کە لە خەستەخانەیە لە نەخۆشخانەیە یان کاتێک لە نەخۆشخانە هاتۆتەوە لە ماڵەوەیە بڕۆین سەردانێکی بکەین و چایەک بخۆینەوە و لەلای دانیشین و چەند سعاتێک دەستکەین بە قسە و باسی سیاسەت و دنیا و نەخۆشی و ناخۆشی، یا هەر کەسە لە ئاوازێ بخوێنێ کات بەسەر بردن بێ. عیادەی نەخۆش ئامانجێک لە پشتێوەیەتی کە بریتە لەوەی دڵنەوایی ئەو نەخۆشە کە دڵی پێت بکرێتەوە، کە دابڕاوە لە کۆمەلگا، کە ماوەیەکە لە ژوورەوەی و بە تەنهایە بە بینینی دیمەنی تۆ، بە بینینی ڕوخساری تۆ، بە دوعا خێرەکانت، بە هیممەت بەرزکردنەوەی بە قسەی خۆشت بۆی سەبووریەکی بۆ بێ، فەرەحیەکی بۆ بێ، هیممەتێکی بەرز بێتەوە، بەرگری لەشی بەهێز بێتەوە. ئەمە خێرێکی گەورەیە. و پاشان ئەگەر زانیت دەستکورت و هەژار و نەدارە هەر بە وشکی سەردانی نەکەی، بەشێک یارمەتی مادیشی بە بێدەنگی تەسلیم بە عایلەکەی بۆی بن شوێنی نەخۆشیەکەی بدەی، قەرەوێڵەکەی بدەی کە کەسانێک پێی نەزان و ئاشکرای نەکەی، هاوکاری مادیشی بکەی بۆی بڕێک لە دەرمانەکانی، بڕێک لە پێداویستی ژیانی خۆی و خێزانەکەی دابین کە هەتا دەچێتەوە سەر کار و کەسابەت. ئەمە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمانی پێکردووە. فەرمانی پێکردووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک کەسێک دەمرێ، کەسێک دنیا بەجێ دێڵێ، ئێمە لەگەڵ کە سوکارەکەیە جەنازەکەی بڕۆین لەگەڵ یا بۆشتنی بۆ نوێژ لەسەرکردنی بۆ بە خاک سپاردنی. واجبێکی مسلمانانەیە ئەم ئینسانەی کە کەسێکی ئازیزی لەدەستداوە بە تەنها نەیهێڵینەوە، بە دەوریەوە بین. زۆر خێرێکی گەورەیە کە ئینسان بەشداری نوێژی مردوو بکە، بەشداری بە خاک سپاردن بکە هەتا دێتەوە ماڵەوە. بەڵام کە لەسەر قەبران گەڕایتەوە بەڕاستی دەستوری شەرع وایە وازی لێبێنی و ئیتر پرسەی ژێر خێمە و مزگەوت و ئەوانە هەروەکو وازی لێهێنرا بۆ هەتای وازی لێبهێنرێ شتێکی زۆر باشە. و تەشمیت العاتیسی، کەسێک بشمیوە، پشمینێکی هاتووە ئەڵێ الحەمدولله، سنەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم تۆش بڵێ یەرحەموک الله، خوا ڕەحمت پێ بکە، قسەیەکی خێری بۆ بکەی و دوعایەکی خێری بۆ بکەی. و نەسری الضعیفی، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمانی کردو مسلمانان لەناو خۆیاندا کە یەکێکیان لاواز بوو، کەم توانا بوو، تۆ هاوکاری بکەی و سەری بخەی. بۆ نمونە کەسێک حەقێکی هەیە بەڵام دەمردووە، نازانێت دیفاع لە حەقەکەی خۆی بکە. حەقێکی هەیە بەڵام شارەزای یاسا و قانون نییە، نازانێت کە حەقێتی و ئەمە مافی ڕەوای خۆیەتی. بەڕێزت قانونت خوێندووە، کۆلێجی یاسات خوێندووە، پارێزەری دەکەی، واجبی سەرشانتە حەقی مسلمانە لەسەر مسلمان، بڕۆی ڕێنمایی بکەی. خۆ ئەگە پارەی هەبوو پارەی لێوەرگری هێشتا حەقی خۆتەوە خێرت دەگا، دیفاع لە حەقەکە بکەی کە ئەو نازانێت دیفاعی لێ بکە. ئەو بۆ خۆی بڕواتە دادگا، نازانێت دەمی مردووە، زمانی نییە، نازانێت بە چ شێوازێک داکۆکی لە مافەڕەواکانی خۆی بکە. تۆی پارێزەر ئەگەر هەیبوو پارەشی لێوەرگرە، جوانە ئەگەر نەیبوو بەبێ پارێزەری و مەحامی بۆ بکەی داوای حەقەکەی خۆی بکە، یان ڕێنمایی بکەی، بیری بخەیتەوە کاکە تۆ ئەو حەقت هەیە و ئەزانی حەقن نییە، بەڵام هەتا
ئەوە ضعیفە، کەسێکی لاوازە، خاوەن حەقە نەسرەتی بدە، شەڕی لەسەر مەکە، بڕۆ لە ڕێی یاساوە ڕێنمایی بکە، یان ئەگەر کەسێکی یاسایی پارێزەریەکی بۆ بکە بە حەقی خۆی بێ یان بەبێ کرێ حەقەکەی بۆ وەرگرەوە. وعونی المەظلومی، کەسێ ستەمی لێ دەکرێت بە ئاشکرا ستەمی لێ دەکرێت، ئەوە واجبی مسلمانانە سەرۆک هۆزێک دەسەڵاتدارێک خاوەن خزمێک بڕوا بڵێ کاکە ئەم کەسە بێکەس نییە، ئەوەش کەسێکی ناو ئەو کۆمەڵگایەیە، ئەوە دراوسێمانە، خزممانە، هاو وڵاتیمانە، هاو ئاینمانە، هاو نیشتیمانیمانە، هاو شاریمانە، بۆ ستەمی لێ دەکەی. ئەگە ستەمی لێ بکەی وەکو حکومەت و دەسەڵات نییە و کەس بە کەسەوە یان خۆی بە شتێک دەزانێ و خۆی بە کلکی مەسئولێکەوە هەڵواسیوە، ئەوە من بەڕاستی قبوڵی ناکەم. ئەوە زۆر مووقفێکی جوامێرانەیە، ئەوە حەقێکی مسلمانانەیە کە کەسێکی بێکەس و بێدەرەتان، کەسێکی بێپشتیوان، کەسێکی دەسەڵاتدار دیفاعی لێ بکە، پەنای بدە و نەهێڵە خەڵک بە ناڕەوا ستەمی لێ بکەن. پێغەمبەری خوا فەرمووی ئیفشای سەلامی، کەسێ سەلام بڵاو بکاتەوە، یعنی بڕۆیشتی بەلای کەسێکە بیناسی و نەیناسی چاگوایە سەلامی لێ بکەی. سەیری مەکە هەر ئاینێکی هەیە، هەر بیر و باوەڕێکی هەیە، هەر زمانێکە، هەر نەتەوەیەکە، سەلام بڵاو بکەوە. بەو سەلامکردن و دەستبەرزکردنەوە سەلام عەلەیکە بە ئارامی بە بەرامبەر دەبەخشی، خۆشەویستی بڵاو دەکەیتەوە. بەڵام ناشرینە کەسێ بەلای کەسێکە دەڕۆ بەتایبەت دەناسێ، چاوی لێتە، چاوەڕێی مەرحەباییتە کە تۆ سەلامت لێ نەکرد، یەکسەر لە دڵ یا شتێک دروست دەبێ، باشە فڵان کەس بۆ سەلامم لێ ناکە، ئەبێت چ حەقێکی لام بێ، ئەبێت چ ڕقێکی لێم بێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمانی کرد با ئەم شتە لە نێوانتان دروست نەبێ، بەڕێزان با خۆشەویستی دروست بێت. خوا چەند جار هەبووە زەلامی ڕق لێی بووە کە بە جوانی سەلامی لێ کردووی، بە حورمەتەوە سەلامی لێ کردووی، دڵت پاک بووەتەوە بەرامبەری. جەت خۆ چی لەوە ئاسانتر هەیە؟ خوای گەورە هەموو پاداشتت بۆ دەنووسێ، خۆ ئەگە بەرامبەرەکەش بە جوانتر لە تۆ جوابی دایەوە، خوای گەورە ئەجری زیاتریش بۆ ئەو دەنووسێ. دەست پێشکەریەکەش تۆ کردوتە، ناحەزێکت کردووە بە دۆستێک لە دەست نەداوە هێشتوتەتەوە محەبەتەکە زیاد کردووە. سەلام زۆر شتێکی جوانە، زۆر جێگەی ڕێز و دەستخۆشیە و گەورەیە ئەو کەسێک کە سەلامت لێ دەکا مەڵێ لێم دەترسێ، بڵێ ئەو لە من باشتر بوو، ئەو بەڕێزتر بوو، ئەو هەڵوێستی جوانتر بوو، بەڕاستی مەمنونی کردم. بۆ کەسی بەڕێز دایمە ئاوا ڕێز لەو کەسە دەگرێت کە مەرحەبایی کردووە و پێشتر سەلامی لێ کردووە، هەواڵپرسی کردووە. وإبرار المقسم، کەسێ سوێن دەخوا ئەڵێ وەڵڵاهی دەبێ شتەوە بڵێ قەی ناکە، بەمادام سوێن دەخوا کاکە با قسەی تۆ بێ، من سوێندی تۆ ناشکێنم، مادام شتەکە ڕەوایە ناشەرعی نییە، نایاسایی نییە، ناعورفی نییە و عورفی کۆمەڵگای نەشێواندووە، تۆ سوێندت خواردووە هەرچە من حەزیشم لێی نەبووە با بە قسەی تۆ بێ، قەی ناکە. ئەم شتانە زۆر شتێکی باشن ئەو حەوسیفەتە ئینسانی ئیماندار بیانکە. بەڵام ئاگامان لە شتێک بێ، ئەوەی کەوتمان لە وتارەکەدا مەودای نێوانمان پارێزین. یاسایەکە پێڵێن یاسای دووری هاوسەنگ، پێ دەڵێن مەودا، لە هەموو شتێکە ئەمەش بپارێزین. لە سەردانی نەخۆشدا سنوور تێ نەپەڕێنی، ئەچێ لای نەخۆشێک نەتەرچێ سەردانی بکە، یعنی نەخۆشێک بەڕاستی لە شوێنێکە کەس نەڵێت چۆنی، کەس نەڵێت وەڵڵاهی نەخۆشی وا هەیە بۆی عیادەی بەڕاستی نەخۆشخانەکان دوای کۆڕۆنا بە ئیزنی خوای گەورەیەکێ بکرێتەوەی کە سەردانی ناو خەستەخانە بەو عامە نەهێشترێ، کەسی وا هەیە 100 کەس سەرەی گرتۆ بۆ سەردانی، لە هەمان قاوشە و ژووردا وەڵڵاهی نەخۆشی وایە داریایە 2 نەفەری لایە، گریانی بۆ بێکەسی خۆی دێ، فڵان کەس ئەو هەموو خەڵکە هاتووە سەرەی گرتووە، فڵان کەسیش وەکو ئەو نەخۆشە، هەر وەکو ئەو ئینسانە، وەکو ئەو هاوڵاتی ئەم وڵاتەیە، هاودین و هاوزمانە، کەسێک نەهاتوو عیادەی بکە، ئەزانی چەند بەزەیی بە خۆی دادێتەوە، چەند ناڕەحەت دەبێ، چەند بەرگری لەشی دادەبەزێ. بۆیە سەردانی نەخۆش بکە، بەڵام زۆر مەمێنەوە، یعنی کە لە ماڵەوە چووی بۆ لای نەتەرکی بکە بڵێ هەر ناچم کەس مەرحەبایی نەکە، نەگە لە ماڵەوە چووی دانیشتی 3 سەعات دانیشی 10 دەقە دانیشە، مەوداکە پارێزە، لەوەچی ئەم نەخۆشە پێویستی بە پاکردنەوە بێ، لەوەچی ئەم نەخۆشە پێویستی بە هەستانێک بێ، لەوەچی پێویستی بە سەراوێک بێ، لەبەر تۆ لە ڕووینەیە هیوا هەیەدا دەنیشێ نەخۆشەکە دەفەوتێ هەڵناستێ کاکە، یعنی بەڕاستی کە سوکاری چاوەڕێن هەستێ و هەڵناستێ، ژوورەکە پڕ بووە لە خەڵکو و ئەم 2 سەعاتە دانیشتووە ڕێگەی کەسێکی تر نادا، ناچە کە سوکار خۆیان دەڕۆنە دەرەوە، ئەبێ بڕۆنە بەر سەرماکەیان بەرگەرماکە، لەوەچی ئەو ماڵە و ژوورەی هەبێ کە وەکو پێویست سەرما و گەرمای تێدا پارێزراو بێ. بۆیە مەودا بپارێزە، لە سەردانی نەخۆشیشە نەتەرکی بکە، نە ئەوەندە دانیشە، حەدی خۆی بدەیە. لە تەعزیەدا، لە پرسەدا، کوێ نوێژی مردوو، کوێ سەر قەبران، جارێک چوویتەوە بۆ پرسە، نەتەرکی ئەمانەش هەمووی بکە،
نە بەردەوامیش بڕۆ. ئێستا کە پرسەش دادەندرێ ئەگەر ڕوویەکە ناشەرعیەکیشی هەبێ ئەوان تازە کۆمەڵگا بۆتە عورفێک خەڵکمان بینیوە بەیانی دەچێ دوای ڕۆژ دەچێتە مزگەوت شەویش دەڕاتەوە بۆ ژێر خێمە ڕۆژی دووەمیش دەڕاتەوە نەخزمێکی ئەو توێتی نەتا لە ژیان بابوو لەسەر جێگا و یارمەتێکی داوە نە لە پرسەکەی ئامادەیە ئەرکێک بگرێتە سەر خۆی خانن نشینێکی ئەم حیزبانەیە و بندیوارێکە 2 ملیۆن بە ناوی عەقید و عەمیدەوە لێ دەدا ئیشی بۆتە پرسە و گەڕان و کۆڵانە و کۆڵان لە دوی پرسەیەک دەگەڕێکەوە بێکارە. ئەگە هەر سەر دانیش دەکەی هەر پرسە دەکەی ئەبێ مەودا پارێزی خاوەن ماڵەکە وا ناڕەحەت نەکەی بەهۆی پرسەکەەوە مردوەکەی لێبیر چوو بێتەوە. لە سەلام و کەلامدا حەقی خۆی بدەیە بەردەوامی خوا هەمیشە دەستت هەر ئاوا بەرز نەوێت چاکە بەم بار و بۆ بەردا سەلام بکە کەلام بکە قسە بکە بەڵام مەودای خۆی بدەیە هەر حەدی خۆی بدەیە. هەیە توش چاک و چۆنی لەگەڵ کەسێک دەکە خەریکە قۆڵی دەردێنێ دەی سەلامەکە کافیە تەوقەیە کافیە وا باوەشی پێدا دەکات نە جارێک نە دەجار ئەم لاولای ماچ دەکات. خۆ کۆڕۆنا ئەوشمان دەبی دەباتەوە بەڕاستی ئەوە شتێکی باشە ئەم هەموو ئەو ماچکردن و شڵپ و هەڕ و باوەش پێکداکردن و سنگ کوتانەی ناوێ تەوقەیەکی ئەگەر نەخۆشی بە ئیزنی خوا نەما تەوقەیەکی گەرم کافیە بەڵام واژ نەبێ قۆڵی دەربێنی لە دوورەوەڵی دەماچە تەقی ئەوەندە بە قووە لێدەی. ئیسلام پێمان دەڵێ مەودا بپارێزە نە ئەوەندە وشک بە لە سەلام و کەلامە هەر نەیکەی نە ئەوەندەش بە خەستی کە بەرامبەرەکە لێت بێزار بێ. لە سەرداندا لە سیلەی ڕەحمدا با مەودایەک هەبێ نە هەموو ڕۆژە سەلام و عەلەیک نە تەرکی سیلەی ڕەحمیش بکە نە دوور بە نەهێندە نزیک. ئێمە خوای پەروەردگار کۆمەڵە نمونەی گردوونی نیشان داوین پێمان دەڵێ هێشتنەوەی ئەو مەودایە زۆر شتێکی جوانە. لە نمونە گردوونیەکان وەکو دووری نێوان زەوی و خۆر بەڕێزان دووری نێوان زەوی و خۆر خوای گەورە مەسافەیەکی بۆ داناوە ئەگە بێت و ئێمە دووری ئەم هەساری زەوی گۆی زەوی کە لەسەری نیشتەجین لە خۆرەوە دوورتر بوویایە سەر زەوی ئەبوو بە بەستەڵک ئەگەر نزیکتر بووینایە لە گەرمانە دەسووتین. ئەها دووریە هاوسەنگەکە ژیانی هەمومانی خۆش کردووە لەم سەر زەویەدا. دووری نێوان مانگ و زەوی هەسارەی زەوی لەگەڵ ئەو مانگی لەسەر سەرمانە نزیکتر بوویایە مانگ نزیکتر بوویایە لە زەوی هەموو ئاوەکانی هەڵدەلووشی. خۆ ئەگەر مانگ دوورتر بوویایە ئاوەکانمان بە ناخی زەویدا دەڕۆیش نەخوارەوە. ئەو ماوەیە چەند جوان خوای پەروەردگار دایناوە ئەو مەودای هاوسەنگە نە نزیکتر باشە نە دوورتر بە کەڵک دەهات. لە دووری نێوان دوو درەختە خۆی گەورە نمونەیەکمان نیشان دەدا هەمومان لە لادێدا ژیاوین درەختمان هەبووە لە حوشەی ماڵەکانماندا بەڕێزان بێنە تاقی بکەوە دوو درەخت بخە پاڵیەکەوە ئەو دوو درەختە کە لە یەک نزیک بوون زۆر زۆر لە یەک نزیک بوون یەکیان لار دەبێتەوە خۆی ئەخا بەلادا و خۆی نزیک ناخاتەوە لەوەی تریان یعنی بەڕاستی خۆی لێ دەپارێزێ خۆی لێ دەپارێزێ و یەکیان لار دەبێتەوە ناڕەحەتە لەوەی کە بەرامبەرەکەی ئەوەندە لێ نزیکە. والله ئینسانی واشەیە ئەوەندە لێ نزیک دەبێتە خۆل لارکەیەوە خۆتی لەبەرلادەی. ئەو درەختە پێمان دەڵێ درەختەکان کاتێک جوانن لەسەر شەقامەکان درەختەکان کاتێک جوانن لە پارکەکاندا درەختەکان کاتێک جوانن لە باخچەکاندا کە دووریەکی هاوسەنگ لە نێوانیاندا هەبێ ئەندازیارێکی کشتتوکاڵی دووریەکەی داناوە کاتێک گەڵاکانیان خەریکە لێک نزیک دەبێتەوە بەڵام هیچیان ناڕەحەت نەبوون ئەین دووریەکە کە سەیری دەکەی دیمەنێکی جوانت دەداتێ. ئەی ئەگەر ئەوەندە لە یەک دوور بوون وەرە درەختێک 50 مەتر لە یەک دوور بێ نە ناوی باخچەیە نە ناوی پارکە هیچ دیمەنێکی نابێ. بۆیە پێمان دەڵێ ئێوەش نە ئەوەندە لە یەک نزیک بن بێزار بن لار ببنەوە لە تاوی یەکتر لە ئازاری یەکتر نە ئەوەندەش دوور بن هیچ دیمەنێکتان نەمێنێ. درەختەکانیش ئاوامان پێ دەڵێ سیما جوانەکانیان دەرناکەوێ ئەگەر زۆر لێک دوور بن ویان زۆر لێک نزیک بن لە یەکتری بێزار بن. لەسەر شەقامەکاندا جەناب شۆفێری دووری نێوان تۆ ئۆتۆمبیلی پێشەوەت هەڵەن مەسافەی ئەمان زۆر ڕووداوی هاتوچۆ کە ڕوودەدا هی ئەوەی مەسافەی ئەمانن نەهێشتووە کابرا ئیستۆپێک دەگرێت و یەکسە خۆتی پێچێشی چونکە مەسافەی ئەمانن نەهێشتووە. ئەگەر ئەو مەسافەی ئەمانە بێڵینەوە زۆر بەمان سەلامەت دەبین خوا لە ڕووداوی هاتوچۆ دەمان پارێزێ مەودای نێوانی خۆت و ئۆتۆمبیلی پێشەوەت بێڵەوە. ئەگە ئۆتۆمبیلەکان زۆر لە یەک دوور بن هەر ئۆتۆمبیلێک نیو کیلۆمەترێک لە یەکتر دوور بڕوە وڵا شەقام وای لێدێ هەر زۆر بێ کەڵک دەبێ هەر بەعەمەل نامێنێ بازگەیەک نازانێت چۆن ینی بەڕاستی سیارەکان بێن خۆت نازانی چۆن لێ دەخڕی بۆیە نە ئەوەندە نزیک بەوە دەعەمیەکەتی پێوە بنووسێنی نە ئەوەندەش لێ دوور بە ئیزدیحامێک دروستکەی. بۆیە حتا لە شۆفێریدا سیر کە مەودای هاوسەنگی نێوانمان پێویستە هەبێ بە سەلامەتی هەمومان تەواو دەبێ. مێروولەکان زانایان دەڵێن ئەندازیاری یاسای دووری هاوسەنگین هەنگوینێک بدۆزنەوە شەکرێک بدۆزنەوە مێروولەکە ئەوەندە لێ نزیک دەبێتەوە تا چەژی لێ دەبینێ
تامی لێ دەکا و شیرینەکە هەڵدەمژێ ئەگە زۆر بڕواتە ناوە ئەچێتە ناو شیرینەکەەوە دەخنکێ بەڵام زۆر بە ئەندازیارانە لوتی دەگەیەنێتێت دەمی دەگەیەنێتە شیرینەکەی خۆشی لێ وەردەگرێ ناشتێتە ناو شیرینیەکەوە گیانی لەدەستدا دەستگیانی ڕۆژانەشماندا با ئێمە ژوابین خۆشەویستان ئیماندارانی بەڕێز لەگەڵ خەڵکیدا نەهێندە شیرین بە قوتت بدەن نەهێندە تاڵ بە تفتت بکەنەوە مەودای هاوسەنگیت لەگەڵ خزمەکەت لەگەڵ هاوڕێکەت لەگەڵ دۆستەکەت بێڵەوە نە ئەوەندە هاتو چۆی بکە نە ئەوەندە لێی دوور بە نە ئەوەندە شیرین بە نە ئەوەندە تاڵ بە حدێکی خۆی بدەیە دووری هاوسەنگی نێوانتان ئەو بابەتە پارێزە لە قسەکردندا ئەو مەودایی نێوانی وشەیەک بۆ وشەیەکی تر هەیە وای کردووە لە ڕستەکان تێبگەین بیریان لێ بکەینەوە حەز بە خوێندنەوەی بکەین ئەگەر وانە بێت وشەکان نزیک و تێکەڵ بن بێزار دەبین ئیتر پەیامەکان ناخوێنینەوە عن عائشة أن النبي صلى الله عليه وسلم كان يحدث حديثا لو عده العاد لأحصاه إمام بخاري ومسلم فرمودكان روايات كدوا دايكي إيمان داران خاتو عائشة رضا ورحمة خوالي بابومان دجيرته ودفرميه پیغمبری خوا صلی الله عليه وسلم کاتی قسەی دەکرد ئەگەر کەسێک قسەکانی بژماردایە دەیتوانی بیانژمێرێ ئەم فەرمودەیە پێمان دەڵێ لە قسەکردندا ئەوەندە سەریع مە بە تەت نەزانی کە بەرامبەر ناڕەحەت بێ ئەوەندە بە سەریعی قسە بکەی ئەوەندەش بە خاوی قسە مەکە قسەیەک بکەی دوای نیو دقەیتر ئەمجا قسەیەکی تر گوێگر و ڕز دەبێت لە قسەکانت هیوایە قسە دەکا ئەوەندە خاوە دڵت ماندوو دەبێت خوایە قسەی دووەم چی بێ هیواشە قسە دەکا قسەکان زۆر خێران زۆر سەریعن ئەمەشیان باش نییە با دووری مەودال لە نێوان وشەکاندا هەبێ لە کتێبێکە فاریزە دانراوە خاڵ دانراوە نیشانەی سەرسوڕمان لە نووسینە هەیە دەیتۆ وەرە وشەکان هەمووی بەیەکەوە بن وا دەچنە پاڵ یەکتر بە تایبەتی لە نووسینی ئینگلیزی داوانی کە بە ئینگلیزی دەنووسن یعنی وەرە وشەکان هیچ مەودایەکانی بە هەر بۆ ناخوێندرێتەوە بەخوا لە کوردی و عەرەبی شاوایە ئەگەر تۆزن مەودای نێوان وشەیەک بۆ وشەیەکی کەمێک هەبێ زۆر بە ئاسانی و بە لەزەت و بە چێژەوە دەیخوێنیتەوە ئەگەر فاریزەیەک هەبێ نوقتەیەک هەبێ تۆ چێژی زیاتر لەو نووسینە دەبینی بۆیە لەو شەشدا هەوڵ بدە لە قسەکردنە نە ئەوەندە بە سەریعی قسە بکە نە ئەوەندە بە هێواشی مەودای نێوان وشەکان ئاسایی بن مەودای دووری هاوسەنگ هەبێ کەسێک قسەی بۆ دەکەی نە هاوار کە بە سەریدا بقیژێنە نە ئەوەندەش بە سووکی لە بەرخۆتەوە قسە بکە بەرامبەرەکە فەقیرە گوێی ئاوا لێ کردووە دوو سێ جار دەڵێ ئەرە چیت فەرموو نەزانێت چی دووتووە ئەوە هەردووکیان ناڕەحەتکەرن مەودای دووری هاوسەنگی نێوان خۆت و بەرامبەر بپارێزە قسەی بۆ دەکەی دەم مەخە ناو دەمەوە ئەزیزم کابرا ناڕەحەت دەبێ نە ئەوەندەش دوو مەتریش لێ دوورکەوە مەودای دووری هاوسەنگ بپارێزە نەدەم بەدەمێوەنێ نە ئەوەندەش دوور بە ئەمانە هەموو ئەتەکێتی ژیانن بەڕاستی پێویستە فێریان بین سێمیان لە نێوان ئامۆژگاریدا پێویستە مەودای دووری هاوسەنگ هەبێ حتا ماڵ و منداڵی خۆت کە ئامۆژگاریان دەکەی وەرە کوڕەکەت دانێ شەو و ڕۆژی خوا بەردەوام دەنوک بخە سەری و ئامۆژگاری خێری بکە خێر وەڵڵا لێ دوار ناگرێ کچەکەت دانێ بەردەوام ئامۆژگاری بەخوا لێت بێزار دەبێ هاوسەری ژیانت نەسیحەتی خێری دەکەی ڕێگەی ڕاستی نیشان دەدەی بەڵام بەردەوام لەسەری بەخوا جوابت ناداتەوە ئەڵێ ئەو خێرەشم هەر نەویست کاکە بێزار بووم زۆرم بیست نەسیحەتی خێر تەنانەت لە ئاداب لە ئیسلامەتیش داوایە لە بانگخوازیش داوایە لە وتاری جومعەش داوایە خۆشەویستان سەیرکەن خوای گەورە بە حیکمەت و کاربەجێیی خۆی بەس ڕۆژی جومعەی داناو وتاری جومعە فەرزە هەر لە حەو ڕۆژە یەک خوتبەی جومعەی بۆ داناوین وایە نە هەموو ڕۆژە جومعە بووایە لەوە لەزەتمان لە وتاری جومعە نەدەکرد لە حەود ڕۆژە لە هەفتەیەکە نیو سعاتێک چل دقەیەکت هەیە تۆ ئامۆژگاری خێر و بابەتی دین و ژینەکە لە خەتیبی مزگەوتەوە دەبیستی بەخوا هەفتەی 2 جار و 3 جار بووایە کەسمان لەزەتمان لە خوتبە نەدەکرد و ڕەنبێ هەر نەشتووینایە بۆیە کاتێک لە صحیحی بوخاری مسلمە هاتووە فەرموودەکە ئەبی وائیل کە شەقیقی کوڕی سەلەمەیە دەفەرمێ عەبدوڵڵای کوڕی مەسعود کە سەحابەیەکی پایەبەرزی پێغەمبەرە صلی الله عليه وسلم ئامۆژگاری دەکردین هەموو ڕۆژانێکی پێنجشەممە لە مزگەوتادا دەنیشت و مسلمانان لە دەوری کۆ دەبوونەوە هەموو ڕۆژێکی پێنجشەممە عەبدوڵڵای کوڕی مەسعود دەرسی تایبەتی هەبوو لە مزگەوتە تەفسیری قورئان و فەرمودەی دەکرد کابرایەک پێیوت یا ئەبا عەبدەڕەحمان
لوددت أنك ذكرتنا كل يوم مامۆستا عەبدوڵڵای کوڕی مەسعود خۆزگە لە خۆزگەی خوا هەموو ڕۆژێ ئەم دەرسەت دەبوو هەموو ڕۆژێ ئاوا کۆت دەکردینەوە و ڕۆژانە سعاتێک ئاوا مەوعیزە و خوتبە و ئامۆژگاریت بۆ دەکردین هەموو ڕۆژێ بوویایە ئای چەند بە لەزەتە دەرسەکانت و وتار و ئامۆژگاریەکانت فەرمووی وەڵڵاهی خۆشتم زۆر پێیە وەڵڵاهی دەتوانم هەموو ڕۆژێ دانیشم و دەرستان پێ بڵێم و ئامۆژگاریتان بکەم بەڵام ئەمە ناکەم چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وای نەدەکرد پێغەمبەری خوا كان رسول الله صلى الله عليه وسلم يتخولنا بها مخافة السامة علينا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ناو بە ناو ئامۆژگاری دەکردین بۆ ئەوەی ژەهراوی نەبین ئەترسا ژەهراوی بین ژەهراوی بوون هەر لە خواردنان نییە ئەها بەڕێزان یەکێک خواردنت خوارد دوای نیو ساعتیکە بڕۆ خواردنێشکە بخۆ دوای نیو ساعتیکە وەختی ئەزانی مەعیدەت ترشاوە لەن تەسەمومی کردووە ژەهراوی بووە ها خواردنێکت خوارد لێگەڕە با مەعیدە بە ئیسراحەت هەزمی بکە ئەمجا دوایەوە ژەمێکی تر بێتەوە خواردنێکی کە بخۆ یان ئەوەندەی بە سەلامەکە ئەوەندە مەخۆ مەعیدە فەقیرە سەری لێ دەشێ و نازی ئەنزیمەکانی تێک دەچن مێشکی ژوایە بۆ قسەی خێریش جا چی لە قورئان و حەدیث گەورەتر هەیە چی لەوە پڕبەرەکەتر هەیە کەلامی خوا و پێغەمبەر صلی الله عليه وسلم بەڵام ئەوەش مێشک ماندوو دەبێ هەموو ڕۆژێک بێ عەبدوڵای کوڕی مەسعود فەرمووی پێغەمبەری خوا وای نەدەکرد فەرمووی بەخوا مێشکتان ژەهراوی دەبێ دوایی بێزار دەبن بێزار بۆیە عەرزم کردن نەسیحەتی کوڕەکەت نەسیحەتی کچەکەت ئامۆژگاری هاوسەرەکەت نەسیحەتی برادەرەکەت چەند دڵسۆزیش بی هەموو دقەیەک و سعاتێک و ڕۆژێک وەکو چەکوش بینێری بەسەریا با قسەکان جوان و خێریش بن وەڵڵاهی بێزار دەبێ بێزار دەبێ و تامی تیا نامێنێ و بە قسە ناکە با مەودایەک لە نێوانیاندا هەبێ لە سەردان و میوانداریدا لە تەلەفۆن و هەواڵپرسیدا نەقەت تەرکی بکە نەکاکەجان هەموو ڕۆژە سەلام و عەلەیکیش بکە لە حەدیثێک هەرچەند ئیمام بوخاری دەفەرمێ حەدیثەکە پلەی سیحەتی نییە بەڵام بینیومە کە شێخ ئەلبانی ڕەحمەتی خوای لێ بێ فەرموویەتی ئەم فەرمودەیە صەحیحە زۆر غیبەن تەزدید حوبەن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی کەم و ناو بەناو هاتوچۆی یەکتر بکەن لای یەکتر خۆشەویست دەبن با مەودایەک هەبێ لە بینی سەردانەکاندا وەڵڵا ماڵی برات بێ وەڵڵا ماڵی خوشکت بێ ماڵی هاوڕێت بێ ماڵی دایک و باوکت بێ کە تۆ ماڵت جیا بڕوا بکە هەموو شەوێ بڵێ سەلام عەلەیک هەموو دقەیەک تەلەفۆن دێنەوە تەلەفۆن بکەن لێت بێزار دەبن خۆل لێ دەدزنەوە فێری درۆکردن دەبن جوابی تەلەفۆنت نادەنەوە دەرگال لێ ناکەنەوە کە چووی لێت لالوت دەبن پێغەمبەری خوا فەرمووی ناو بەناو مەوداب خەنە نێوان سەردان و سیلەی ڕەحمەکانەوە بۆ ئەوەی خۆشەویست دەبی ئەتۆ وەرە سەیری کە مانگێک نەچی بۆ ماڵی کەسێک کە دەچی زۆر خۆشەویستی هەفتەیەکە تەلەفۆنی نەکردووە کە دەیکە حەز بە قسەکانی دەکەی بەڵام وەرە گوێت هەموو ڕۆژێ لەم دەنگە تێر بوو بێ هەر لە تەلەفۆنەکەش لەزەت ناکەی لە بیستنی دەنگەکەی بێزار بووی با مەودا بخەینە نێوانەوە با مەودا لە بینی شتەکانە هەبێ هەها بزانیان فەرموویانە لەسەر ئەم حەدیثە بۆچی ئەو تیشکی خۆرە چەند بە سوودە ڤیتامین دیمان دەداتێ ئێسقانەکانمان پتە دەکا بەیانیان و ئێواران خۆتی بدەیە بەرماوەیەک حەپی ڤیتامین و ئەوانە ناوێ ئەوە لە وڵاتانی وەکو سوید و نەرویج جوانە خەڵک قەدری ئەم هەتا و جوانیە دەزانێ کێمە لە کوردستان لەگەڵ یا ڕاهاتوین بەڵام وەرە لە چلەی هاوینە ڕقل لە خۆر دەبێتەوە خەڵک خۆی لێ دەپارێزێ خواخواتە بگەیتە سێبەرێک شوێنە خۆری لێ نەدا بۆ چونکە هەموو ڕۆژێ بە دەرەوەیە ئەی بۆ لە زستانە بە دوویا دەگەڕی لە زستانڵەت یەک تۆز بە ڕۆژکەیەک دەستکەوێت ئەو خۆر دەرکەوتووە چەند خۆشە خۆرەکە تۆزی چونکە ناو بەناو دەردەکەوێت درەنگ دەردەکەوێت قەدری ئەزانی بە شوێنیا دەگەڕی پەیوەندی نێوان مرۆڤەکانیش بەڕێزان وایە ئەمەش منافی نییە لەگەڵ حەدیثەکەی ئیمامی بوخاری کە خاتو عایشە دەفەرمێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەموو ڕۆژێک بانیان و ئێواران سەردانی ماڵی ئەبوبەکری دەکرد شێخی ئیبن حەجەر لە توحفەیە لە فتح الباریدا شێخی ئیبن حەجەر لە فتح الباری لە مجەلەدی دا لە پەڕی 499 هەروەها ئیبن بەطال لە شەرحی صحیحی بوخاریدا لە مجەلەدی نوێ لە پەڕی 247 دا دەفەرمون هەردوو شارحی صحیحی بوخاری دەفەرمون ئەگەر خۆشەویستیە گەیشتە خۆشەویستیەکەی نێوانی پێغەمبەری خوا و ئیمامی ئەبوبەکر کەسێکت هەبوو ئەوەندە خۆشەویستت دڵسۆزت بوو وەڵڵا حەز دەکا بەیانیان و ئێواران بتبینێ بەڵام کام خۆشەویستیە خۆشەویستی ئەبوبەکر کاتێک کە دەچێت ناو ئەشکەوتەوەکەوە ئامادەیە قاچی خۆی بە کونیەکەوە نێو مار پێوەیدا بەس بۆی پێغەمبەری خوا ئازاری نەبێ خۆشەویستیەک ئامادەیە چی سەروەت و سامانی هەیە لە سەفەری هیجرەتا بیبە هیچی نەهێشتەوە ئەی پێغەمبەری خوا هەمووی لە پێناوی تۆدا بەڵام وەڵی کاکە سەردانێک هەر بۆ چاخواردنەوە و کات بە سەربردن و میوە خواردنێک بێ بەڵام ئامادە نەبێ کە قەرزاری ملیۆنە دینار بووی 100 سوێندت بۆ بخاکە بە دەستێەوە نییە وەڵی هەموو بەیانیان و ئاران ببینی بەخوا بێتامە
بەڵام تەرکی سیلەی ڕەحمیش مەکە، تەرکی هاتوچۆ برا خوشکایەتیش مەکە، بەڵام حەدی خۆی بدەیە وا بێ کە چووی دڵی پێت بکرێتەوە وەڕزی کردبی غەریبی کردبی نەک بڵێ میوانی چەند هیچ جار نەهاتوو دیسان هاتەوە بەخوا دیسان فڵان کەسە هێشتا دەستی بۆ مۆبایلەکەی نەبێت بەخوا دیسان فڵان کەس تەلەفۆنی کردەوە ئەوەندە لێت بێزار نەبێ هەموو شتێک مەودای نێوانی پارێزە. خاڵی پێنجەم ژن و مێرد، نێوانی ژن و مێرد ئەوەندە دوور نەبی لە یەکتر نێوانەکەت بیبەستێ، ئەوەندەش بە یەکەوە نەبی بە یەکەوە بسووتەی هەر لە کەرەنتینەی کۆڕۆنادا ئەو دەرسەش فێر بووین. جاران زۆر جار ژن و مێرد گلەیان لە یەکە بوو هێندە یەکتریان فەقیرە نەدی بوو دەیکاک هەر کاتێکی نێشتۆتەوە بۆ ماڵ و منداڵ ناخۆش بوو بینەکە دەیبەست. بەڵام ئەگەر چونکە ئەوەندە ئەو ڕۆژانە بە یەکەوە بوون لە کەرەنتینەدا لە ژوورەوە نەچووبوونە دەرێ خەریب و ژن و مێرد لە یەک بێزار دەبوون. ئەوەش مەودایەکی پێویستە بۆیە لە بینی ژن و مێردایەتیشدا با هاوسەنگی دووری مۆدا پارێزین. خاڵی شەشەم و کۆتایی منداڵی ژوایە، منداڵیش با مەودایەکە بێ نە ئیهمالیکە و پشتگوێی خا نە ئەوەندەش بە ناز بەخێویکە کە دوایی بۆت کۆنتڕۆڵ نەکرێ و لە سنوور دەرچێ. خۆی پەروەردگار باشتر لە دینەکەی خۆی شارەزامان کە ژیانی دنیا و قیامەتمان ڕۆشنتر کە عاقبەتمان بەخێر بجێڕێ ژیانمان بەختەوەر بێ ژیانی خەڵکانی تریش بەهۆی ئێمەوە بەختەوەری تێبکەوێ. وصلى الله على سيدنا محمد وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. قل هذه سبيلي أدعو إلى الله على بصيرة أنا ومن اتبعني وسبحان الله وما أنا من المشركين.